سڵاو و ڕێست بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بە یارمەتی هاوڕێیان یاوکارم لە خزمەت ئێوە عەزیزداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی سێشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. کۆبوونەوەی خانەنشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران. خەباتی بەردەوامی ژنانی کوردستان و ئێران دژ بە حیجابی ئیجباری. خۆپێشاندانی خەڵکی ڕۆژاوای کوردستان دژ بە هێرشەکانی تورکیا. دووهەمین ڕۆژی مانگرتنی خوێندکاران لە زانکۆی ئەمیرکەبیر. هەڵکشانی 10% نرخی هەژاری لە ئێران و بڕێنی بیمەی هەزاران کرێکاری ساختمانی لەلایەن دەوڵەت. درێژەی هەواڵەکان. کۆبوونەوەی خانەنشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران. ڕۆژی دووشەممە 3 گوڵانی 1403 هەتاوی خانەنشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران دژ بە دۆخی خراپی ماعیشەتی کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان خانەنشینکراوانی مخابرات لە شارەکانی مەریوان، سنا، کرماشان، ورمێ، خۆڕەماوە، ئەراک، ئەهواز، تاران، ئەردەبیل، بەندەر عەباس و چەند شاری دیکەی ئێران بۆ جارێکی دیکە لە ئاست بایەخنەدانی بەرپرسانی ڕژیم بە کێشە و گرفتەکانیان ناڕەزایەتیان دەربڕیوە. خانەنشینکراوانی مخابرات خوازیاری چوونە سەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە، هاوسانسازی حەقدەست و دابینکردنی بیمەی دەرمانی کارامە بوون. خەباتی بەردەوامی ژنانی کوردستان و ئێران دژ بە حیجابی ئیجباری. بە پێی وێنانەی بەدەستمان گەیشتووە، ژنانی ئازا و بوێری کوردستان و ئێران سەرەڕای سەرکوتی وەحشیانەی هێزەکانی ڕژیم درێژە بە خەباتیان دژ بە حیجابی ئیجباریەدا. لە ڕۆژانی ڕابردوودا بەدەیان ژن لە سەرانسەری ئێران لەلایەن گەشتی ئێرشادی ڕژیمەوە دەست بەسەر کراون و هەڵس و کەوتی وەحشیانەی مەئمورانی کۆماری ئیسلامی دەنگی ناڕەزایەتی خۆدیەکانی نزامیشی بەرز کردوێتەوە. کەڵک وەرگرتنی هێزەکانی ڕژیم لە شۆکێری بەرقیش نەیتوانیوە ژنانی ئازادیخواز و بەرابەری تەڵاب لە خەباتیان بۆ گەیشتن بە مافەڕەواکانیان پاشگەست بکاتەوە. ڕۆژی دووشەممە ئیبراهیم ڕەئیسی فەرمانی بە پێکهێنانی ستادی حیجاب کرد و وەڵامی ژنانی ئازادی ئێران درێژەدان بە خەبات بووە. بەڕێوەچوونی مەراسمی پرسە و سەرخۆشی ئارمان بەنەفشی لە شاری سنا. ڕۆژی دووشەممە 3 مانگی گوڵان خەڵکی شۆڕژگێڕی سنا بە شێوەی بەرین لە مەراسمی پرسە و سەرخۆشی ئارمان بەنەفشی هاوڵاتی خەڵکی سنا کە بۆ ڕۆزگارکردنی چەند کەس گیانی فەداکردبوو بەشداریان کرد. ئارمان بەنەفشی گەنجی تەمەن 32 ساڵی خەڵکی گوندی قلیچیانی سەر بە شاری سنا ڕۆژی هەینی سیویەکی خاکەلێوە پاش بیستنی دەنگی هاواری دراوسێکانی هەوڵی ڕزگارکردنیانیدا. ئەو گەنجە فیداکارە توانی 4 کەس کە کەوتبوونە نێو بیرێکی ئەودا ڕزگار بکات، بەڵام خۆی گیانی لەدەستدا و خەڵکی شۆڕژگێڕی سنا و گیان بەخت کردوویان بە شەهیدی ڕێگای مرۆڤایەتی ناوبرد. دەست بە سەرکردنی دوو وەرزشوان لە شارەکانی ورمێ و دێولان. لە ڕۆژانی ڕابردوودا دوو وەرزشوانی خەڵکی شارەکانی ورمێ و دێولان بە ناوەکانی ئەفشین نژاد عەزیز و یەدوڵا مەتاعی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر کراون. بەپێی راپۆرتەکان ڕۆژی هەینی سیویەکی خاکەلێوەی 1403 هەتاوی ئەفشین نژاد عەزیز یاریزانی فوتساڵی خەڵکی ورمێ دوای ناڕەزایەتی دەربڕین بەرامبەر بە دروشمی ڕەگەزپەرستانەی پێشکەشکارێک لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتەوە دەست بەسەر کراوە. لەلایەکی دیکەوە ڕۆژی شەممە 1 گوڵانی 1403 یەدوڵا مەتاعی وەرزشوانی خەڵکی دێولان دوای بانکران بۆ ئیدارەی ئیتلاعات بۆ ماوەی چەند کاتژمێر دەست بەسەر و لێپرسینەوەی لێکرا. ناوبراو ڕاهێنەری وەرزشی کاراتەیە و پێشتر لە ڕەوتی بزوتنەوەی ژنجیان ئازادی دەست بەسەر و دوای دادگایکردن بە 5 ساڵ زیندانی تعلیقی مەحکوم کرابوو. یان لە دەستدانی هاوڵاتیەکی ژن بە تەقینەوەی مین لە گیلان غەرب. ژنێکی گەنجی خەڵکی گوندی گۆرسپی سەر بە شارستانی گیلان غەربی سەر بە پارێزگای کرماشان بە ناوی ئەختەر مورادی بەهۆی تەقینەوەی مین گیانی لەدەستدا. بە پێی زانیاریەکان ئەختەر مورادی ڕۆژی یەکشەممە 2 گوڵانی 1403 هەتاوی بەهۆی تەقینەوەی پاژماوەکانی سەردەمی شەڕی ئێران و عێراق
بە سەختی بریندار و ڕۆژی دووشەمە بەهۆی قورسی برینەکانی لە نەخۆشخانەی گیلان غەرب گیانی لەدەستدا. خۆپیشاندانی خەڵکی ڕۆژاوای کوردستان دژ بە هێرشەکانی تورکیا. ڕۆژی دووشەمە 3 گوڵانی 1403 خەڵکی نیشتیمانپەروەری کانتۆنی فۆرات لە ڕۆژاوای کوردستان لە ڕێپێوانێکی گەورەدا هێرشەکانی دەوڵەتی تورکیایان بۆ سەر هەرێمەکانی پاراستنی مێدیا بە توندی شەرمەزار کرد. بە وتەی بەرپرسانی ئیدارەی خۆبەڕێوەبەری ڕۆژاوای کوردستان، دەوڵەتی تورکیا بە هەماهەنگی و هاوکاری دەوڵەتی عێراق هێرشەکانی بۆ سەر هەرێمەکانی پاراستنی مێدیا دەست پێ کردووە. ئەردۆغان پلانی گەورەتری هەیە و دەیەوێت هێرش بکاتە سەر ڕۆژاوای کوردستانیش، بەڵام گەلی ڕۆژاوا بە ورەیەکی بەرزەوە وەڵامی هێرشەکانی ئەدەنەوە و بەرگری لە خۆیان دەکەن و شکست بە پلانەکانی دەوڵەتی فاشیستی تورک دێنن. دووهەمین ڕۆژی مانگرتنی خوێندکاران لە زانکۆی ئەمیرکەبیر. ڕۆژی دووشەمە 3 گوڵانی 1403 تاوی خوێندکارانی زانکۆی ئەمیرکەبیری تاران بۆ دووهەمین ڕۆژی بەردەوام دژباڵچ و کەوتی دڕندانەی هێزەکانی حراست هۆڵەکانی خوێندنیان داخست. ماوەی 2 ڕۆژە هێزەکانی حراسەتی زانکۆی ئەمیرکەبیری تاران ڕێگە لە چوونە ژوورەوەی خوێندکارانی کرد دەگرن و تەنانەت گوشاریان خستۆتە سەرەوە خوێندکارانی کۆڕکە جلی بێقۆڵیان لەبەرە. هەڵچووکەوت و بێڕەزی حراسەتی زانکۆ ناڕەزایەتی بەرینی خوێندکارانی لێکەوتۆتەوە و ماوەی 2 ڕۆژە خوێندکارانی هەموو بوارەکانی زانکۆی ئەمیرکەبیر ژوورەکانی خوێندنیان داخستووە و دەڵێن کە تا ئەو کاتێ ئەمنیەتیان تەزمین نەکرێت درێژە بە مانگرتنەدا. هەڵکشانی 10% نرخی هەژاری لە ئێران. بەیانی دووشەمە 3 گوڵان ڕۆژنامەی ئەعتماد لە راپۆرتێکدا ڕایگەیاند کە لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا 8 ملیۆن کەس بە جەمعیەتی ژێرهێڵی هەژاریدا ئیزافە بووە. بە پێی راپۆرتە نرخی هەژاری لە سەرەتای دەیەینەوە تا ساڵی 96 گۆڕانکاری بەسەر نەهاتووە، بەڵام لە ساڵی 96 تا 98 نزیکەی 10% زیادی کردووە و لە 20%ەوە گەیشتووەتە 30%. چوونە سەرەوەی 10% نرخی هەژاری بە واتای ئیزافەبوونی 8 ملیۆن کەسی دیکە بە جەمعیەتی هەژارانی ئێران. سەپاندنی سزای زیندان بەسەر چالاکێکی مەدەنی عەرەب لە ئەهواز. ئیبراهیم ئێلاهی چالاکی مەدەنی عەرەب و خەڵکی ئەهواز لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە 1 ساڵ زیندانی تەعزیری مەحکوم کرا. ئیبراهیم ئێلاهی لەلایەن لقی 3 دادگای ئینقلابی ئەهواز بە تۆمەتەکانی بێڕەزی بە ڕێبەری، ئەندامەتی لە گروپە نەیارەکانی ڕژیم و تەبلیغ تژی نظام بە 1 ساڵ زیندانی تەعزیری مەحکوم کراوە. جێگای ئاماژەیە کە لە ڕۆژی 12 خەرمانانی 1402ەوە وەزارەتی ئیتلاعاتی ڕژیمە و چالاکە مەدەنیەی لە فڕۆکەخانەی ئەهواز دەست بەسەر کرد. بڕێنی بیمەی هەزاران کرێکاری ساختمانی لە لایەن دەوڵەتەوە. نوێنەری کرێکارانی بیناسازی ڕۆژی سێشەممە 3 گوڵان ڕایەنگەیاند. دەوڵەتی ئیبراهیم ڕەئیسی نەتەنیا کرێکارانی ئەو بوارەی بیمە نەکردووە، بەڵکو 300 بۆ 400 هەزار کرێکاری لە بیمەی تامینی اجتماعی بێبەش کردووە. بە وتەی ئەکبەر شەوکەت، کانونی کرێکارانی ساختمانی ئێران 2 ساڵە لە بیلا تەکلیفیا ماوەتەوە و ئەنجومەنە سێنفیەکانیش هەڵوەشێنراوەتەوە. لە سەردەمەکانی پێشوو نزیکەی 1 ملیۆن کرێکاری بیناسازی بیمەکراو لە ئێران بوونی هەبووە، بەڵام لە ئێستادا ڕێژەکەیان بۆ کەمتر لە 600,000 کەس دابەزیوە. راپۆرتی ڕوانگەی مافی مرۆڤی نەتەوە یەکگرتووەکان لەسەر بزوتنەوەی ژیان ئازادی. ڕوانگەی مافی مرۆڤی نەتەوە یەکگرتووەکان لە کاروباری ئێران ڕۆژی دووشەممە 3 گوڵان ڕایگەیاند هێزە ئەمنیەتیەکانی کۆماری ئیسلامی سەرەڕای سەرکوتی وەحشیانەی شۆڕشی ژینا دەست بە سەرکراوانیان ئەشکەنجەداوە و دەستدرێژی سێکسیان کردوتە سەریان. بە پێی راپۆرتە دەستدرێژی هێزە ئەمنیەتیەکانی ڕژیم بەشێک لە پێشێلکاریەکانی کۆماری ئیسلامی لە بواری مافی مرۆڤە کە ئەو ڕژیمە سەرکوتگەرە وەکو ئامرازێک بۆ سەرکوتی زۆرتر کەڵکی لێوەرگرتووە. لە سەردەمی شۆڕشی ژینا لە ساڵی 1401 سەدام بەڵگا سەبارەت بە ئەشکەنجە، دەستدرێژی سێکسی و ئازاری دەرونی و جەستەیی هێزە ئەمنیەتیەکان بۆ ئەو ناوەندە نێردراوە. پێشتر سەرۆکی دەستگای قەزای ڕژیم ڕایگەیاندبوو کە لە ناڕەزایەتیەکانی ساڵی 1401 22,000 کەس دەست بەسەر و ئازاد کراون. لە حاڵێکدا دەستگای هەواڵنێری فارس
هاوڕێژەی 29,400 کەس ڕاگەیاندبوو. و دوایین هەواڵمان سەبارەتە بە کۆبوونەوەی لایەنگەرانی فەلەستین لە بەریتانیا. ڕۆژەی دووشەممە 3,403 هەتاوی کۆمەڵێک لە لایەنگەرانی فەلەستین لە شاری بۆرنموسی بەریتانیا لە کۆبوونەوەیەکدا پشتیوانی خۆیان لە خەڵکی فەلەستین ڕاگەیان. بەشداربوانی ئەو کۆبوونەوە بە پۆشینی کفن جەنایەتەکانی ئیسرائیلیان لە حەق خەڵکی فەلەستین بە توندی شەرمەزار کرد و خوازیاری ڕاگررتنی دەستبەجێ شەڕ و گاندنی یارمەتیە مرۆیەکان بە ئاوارەکان بوون. بە پێی ڕاگەاندنی وەزارەتی بێداشتی فەلەستین تا بە ئەمڕۆ نزیکەی 34,150 کەس لە عێرشەکانی ئیسرائیل بۆ سەرکەرتی غەزە کوژراون و 70,000 کەسیش بریندار بوون کە زۆربەیان ژن و منداڵ. بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا، کاتێکی خۆش بۆ هەموو لای.